بینەرانی عزیز بەخێر بێنەوە بۆ گفتوگۆیەکی تر. لە گفتوگۆی ئەم جارەدا میوانداری زۆر بەڕێز کاک جەهانگیر وریانی کەسایەتی سیاسی و هەڵسوڕاوی سیاسی و لە هەمان کاتدا ئەندامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی جیهانی کورد و ئەندامی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانیش دەکەم. کاک جەهانگیر کەسایەتێکی سیاسیەکە لە دوای شۆڕشی گەلانی ئێرانەوە لەگەڵ ڕێکخراوی سازمانی تریگەلی فدایی کاری کردووە و لە ئێستاشدا وەکو کاری سیاسی لەگەڵ کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کار دەکات. کاک جەهانگیر زۆر بەخێر بێ بۆ ئەم گفتوگۆیە. سپاس دەکەم کاک جەمال، مەمنونتم، دەست خۆش بێت. سپاس بۆ بەشداریتان. با لە شۆڕشی گەلانی ئێرانەوە دەست پێ بکەین، بە تایبەتی ئەوە کە بۆ خۆتان خەڵکی سنە بوون و ئەو سەردەم کە تازە شۆڕش کراو بوو و گەلانی ئێران لە دژی ڕژیمی پاشایەتی ڕاپەڕی بوون، ئێوە وەکو مامۆستا دەستان بەکار کرد لەو سەردەمەدا. کەم خۆشە باسی ئەو سەردەمەمە بۆ بکەیت. دەستەوە خۆش بێ کاک جەمال، لە پێش هەموو شتێکە دەستخۆشی دیەکەم بۆ بەرحاڵی خستن ئەم دەبەراهینەکەی خۆم توێژەکەی خۆم دوای ئەوەی کە بینیومە تایسە دوو بەرنامە بینەکەی ئەو جەنابە بینیوە، پێشیش لەگەڵ تاقسەم کرد کارێکی زۆر بەجێ خۆیان هەست، بەڵام هیوادارم ئەو پێشنیارەکە کردم پێت کە بیکەیتە بەرحاڵ زەنجیرە بەرنامەیەک زانستی بۆ نەسڵی داهاتووی ئێمە کە بزانن چی بووە و چی ڕوویداوە، چۆن ئەوەی کە تا ئیسە وێژراوە خەڵکانێک جەماعەتێک دۆست و بەرادەرێک لەسەر هینەکە هەر کەسێک تاکە کەس بۆ خۆی نووسیگەتی بە ئام نەنووسراوە بە ئام نەوێژراوە، بەڵام من میدوارم کە جەنابە بتوانی ئەوە بیکەی بە شتێک بەرحاڵ لە 40 کەسە و بە ئام دانیشی لەسەری تحلیلکەیت و زانی چۆن بووە، ئەوم پێم وایە شتێک باشەوە پێشنیارەکە بوو لەگەڵ خۆتا قسە کرد. جا تێمە سەر سوالە پرسیارەکە من پێم خۆشە تۆزی بڕمە دوای شۆڕشەوە ئەو کاتێک کە بەرحاڵ هۆیدا لە لای برد شا یاکەتی بەرحاڵ دەوڵەتی وەخت بە شۆن هۆیدا یاکەتێ لە ئاخرگەل هۆیدا و جوڵانەوەی گەرم دەسی پێکرد لە گەلانی ئێرانە کە هۆیدا و شا و دار و دەستەی بەرحاڵ حکوومەت هەستیان بەوە کرد کە ئەو جوڵانەوە هەست جوڵانەوەی گەرمە، ئەوەی کە پێشتر هین ساڵگەل 1342 1320 1332 ئەوانەی کە بوو شتێکە جیالەوە شتێکە ئەلا حەدەس لەوە ئەم شتە ئەوە نییە کە ئەوان باسی لێوەکەن، هەر بۆ جۆرەیشە بوو کە بە شۆن هۆیدا سێ چوان خۆشبەزیرتیی گۆڕا نێتوانی جەمی کاتە و ناڕەزایەتیەکان جەمۆ کاتە و ئەو شتێکە بێری پێ و هینەکەی خۆی چۆن شا تەجروبەی بوو لەوە لە ساڵ 1320 و تەجروبەی ئەوە بوو کە جنبشکە بێسڵاح خەڵکی و مردمی یاکەتی تودەی لە ناو ئێرانە سەرکوت کا و قەشەنگی سەرکوتی کرد هەر لە زەمان باوکیەوە ڕەزاخان میرپەنجیش هەر ئەویش ئەو تەجروبەیە بوو ئەمیش قەشەنگی سوپایلێ کرد بەحاڵ وەلی ئەیتر لە نزیکە ساڵ 56 و 57 نەیتوانی ئەو کارە بکات و یعنی گەرمتر بوو شتەکە مردم ئاگاوە بوو مردم سەوادارە بوو مردم تێگەیشتوو بوون کە ئەو شتە ناوی ئاوا بێت ناوی ئامد حکوومەتە ناوی وابێت وڵاتێکە دەوڵەمەند وڵاتێکە هەموو شتێکیز لە عین حاڵیچە جگەل ئەوان نەوێ کەس نەیتوانی ئیسرائیلەکان جگەل لە شارە گەورەکان نەوێ کەس نەیتوانی ئیسرائیلەکە بۆ نەوەیتە شیرازەی لەست ئەوان دەرچوو خۆشوەزیر پشت خۆشوەزیری گۆڕا تاکو بەڵکو بتوانێت کە نێتوانی و لەو لایچەوە ئەگەر تواشایەکەین لایەن وڵاتگەرز لە هێزە و وڵاتی وەک ئامریکا لە بین خۆیانە اختلافیان بوو لەسەر ئێران بۆ نمونە لە بین وەزارەت ئەمور خارجە و دەفتەر ریاسی جمهوریە لەو کاتە اختلافێک شەدید بوو اختلافێک ئەسەن وەختێک ئیمڕۆ بیەوەریکانیان نەخوێنیتەوە بنیان ئەوینێت کە چه اختلافی وایزنهاوەر وەختی هاتووە هینەکەی کابرایە ناوکەم بکەوت و وایزنهاوەر نوێنەر ڕێی جمهور هاتوو لە ئێرانە مانیەک بەلە یعنی لە ئەواخرە دەیمان ئەواسە دەیمان هاتووە تاراندا لە ئەوڵە و نەچووە سفارەت ئەوە فرە مهمە لە ئەوڵە ئەو نوێنە ڕێی جمهورە نەچووە سفارەت تا اینکە دوجار کە لێش کریا پێشیەکەی پێلێش کریا شارەکانی پێلێش بوو اینجا هەسا چوە سفارەت و مۆبقین سفارەت زانی لە سفارەتە چاودێک کا لە کات رازیە بەرحاڵ ئەوە لایەن ئەوە لایەن ناوخۆی چۆکە بەرحاڵ دەسی پێ کردو گەرم بوو
هەستەگەر تەشکیلاتی ڕۆژبەڕۆژدۆرە ئەو هەستەگەر چریکی ڕۆژ بە ڕۆژدا مەرزیە دوای ئەوە خەڵک ئاگاترەوە و کتێو ئەهاتە ناو ئێران کتێوە باسی سنەمان بۆ بکە لەو سەردەمەدا لە 56 گەرەکنە بیرم نیە و بیرکردم بەسنەوە جنبش لە کوردستانە ئەو گەرمی ئێرانیە نەوە داخە و یعنی هەستە کوردایەتی کە مەبەست جەنابتە لەو پرسیارە ئەو هەستە کوردایەتیە هێشتا خۆی جێگە نەگردووە و یعنی بە شۆن اسماعیل شەریفزا ئەوانە بە شۆن سیامەن معینیەوانە ئەو شتە لە کوردستانە خەفت ئەو شتە لە کوردستانە کوشتیان بەڕاستی ئەو هەزینەکە ڕژیم پالەوی کردی بوو ئەو لە بینبردن ئەو هەستە لە کوردستانە کە تا ساڵ 59 خۆی نەتانی پشت ڕاستەوە کاتە و ئەوە فرێک زەرریدا لە جنبش کورد لە عام بەعام بەرحاڵ بەهمەن 57 بەرەو تەزاواتەکان گەرم بوو لە سنە و لە شاگەر کوردەواری هەر بۆ میزانە بوو هەر بەو ڕووە بەرەو گەرم بوو شعارگەر ئێمە دروستە بە کوردی قسەمانە کرد بە کوردی شعارمانە لە شعارێ کوردی لە وەختا بە هیچ جۆرێک نەو بە هیچ جۆرێک شعارێ کوردی نەدریا خەڵک لە ساحا بوو خەڵک لە بەرنامەکانە بەشدار ئەو لە تەزاواتەکانە بەشدار ئەو تیا بوون تا ئینکە شەوە 21 بەهمەن لە 12 بەهمەناکە نیروی هەوایی تەسلیم بوو نیروی هەوایی ئیعلام تەرەفداری لە خومێنی کرد بە شۆن ئەوە شەوە 22 بەهمەن ئەرتەش ئیعلام بێتەرەفی کرد ئەوە نقطەیەک زەعف بوو لە شۆڕش ئێرانە بە بڕوای من لە شۆڕش یا ئەنقلاب یانێ دەگەربوونی یانێ هەموو شتێک هەڵگەڕێتەوە ئەو شتێک کە بووگە بۆ شتە نەمێنێتەوە بەڵام بازووی سەرکوب دەوڵەتە شاهنشاهی بە قووەی خۆی باقیما بۆ جمهوری ئیسلامی ئەوە نقطەیەک بوو نقطەیەک ڕەشە لە شۆڕش ئێرانە لە شۆڕش گەلانی ئێرانە لە ساڵ 57 کە ماوە کە جمهوری ئیسلامی قەشەم ئیسرائیل کرد بە مەحسەبەیە کە دواڕۆژ هاتە سەرکار دروستە چەند سەرکردەیەکی گر ئەعدامی کرد چەند ئەرتەشبۆرێکی گر ئەعدامی کرد بەڵام کەسی لە چوارچێوەکەی نەدا چوارچێوەکەی بە قووی خۆی هێشتەوە ئەو قانونە ئیسەیش قانون ئەرتەش لە ئێرانە هەرو قانون شاهنشاهی زیینەدریا تەنیاشێکی پێ ئیزافە بووگەسە و ستا پاسداران هاتکە لە هەمڕەدیک لە تەک ئەوە یا هاوتناز لە تەکەوە یا بە موازات و خەریکارەکەەوە نێتوانی گرەسی لێبا چۆن ئەو ئەرتەشێ بوو گەورە و زەبەلەح و دوایەوە قەوی لە خاوەرمیانە یا کەتتانین بێژین لە دنیا قسەی بووبووتن بەرحاڵ ئەوە نقطەی زەعفێ بوو کە لە شۆڕشا بوو دەستی پێکرد بۆ ئەوڵین کارێکی کردی بۆ جمهوری ئیسلامی ئەگەر گەرەکم بێت تۆزێ لەوە بڕمەبەرە و ئەوڵین کارێک کردی نەورۆز خوێناوی سنێ بوو نەورۆز خوێناوی دروست کرد بۆ سنە هەر ئەو ئەرتەشە بوو بۆ شتێک کەسێتر نەوە پاسدارانێ لە وەختا تەشکیل نەوە کومیتەگەل انقلابی بوو منتا کومیتەگەل انقلاب کومیتەگەلی خامێ بوو کە زۆربەی زۆریان لە وەخت خۆیان بەدەست سازمانچیگەلەوە بوو کومیتەگەل انقلاب لە ئەوڕۆ جریانی بوو کە سازمانچیگەل ئشرافی بوو بەسەریان قەشەن کۆندەژێر کۆنتڕۆلیا بوو تا نەورۆز خوێناوی سنە لە زەمان نەورۆز و خوێناوی سنە سازمانچیگەل یەواش یەواش کێشایە لە کومیتەکان دەریانیان کرد لە کومیتەکان و میری خۆیان هاوڕ دەبەوە کاگە جەهانگیر لەو سەردەمەدا لە دوای شۆڕشی گەلانی ئێران و ڕوخانی سیستمی پادشایەتی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی دوو حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جێگیر بوون و دەتوانین بڵێن نفوزێکی باشیشان لە سنە هەبوو جەنابەت لەو سەردەمەدا لەگەڵ سازمانی تریگەلی فدایی کارت کردووە بۆچی لەگەڵ سازمانی کوردیەکان کار نەدەکرد لەو سەردەمەدا کار جەماڵ پرسیارێک فرە بە جێگە و جێگەرتم عەزم کرد پرسیارەکە فرەی یعنی ئاوفرا خواتەوە جوادانەوەکەی سازمان چریکرد لە پێش لە ئینقلاب یعنی ئەوەڵکاری کەەوە بوو سیاکەری دروست کرد لە شمال ئێرانە بە شۆنەوە هەر مەخفیانە حرەکەتی بوو هەر مەخفیانە کاگەری تێکرد منتا
کۆمەڵی زەحمەت کۆمەڵە یا سازمان ئەنقلابی زەحمەتکەشانی کوردستانی ئێران لە وەختە ناوی بوو بە ناویدار لە ساڵ 58 بەرحاڵ یا 58 ئێلام مەوجودیەتەکەی کرد بە سوورەتە ئاشکرا و ئەو جۆرەی کە سازمانشی گەربوو نەو لە ناو خەڵکە لە ناو خەڵکە لە کوردستانە بە ئام ئەو هەستە کوردایەتیە لە ڕابطەتە هیچ حزبێکانەوە بۆ نمونە حزب دموکرات تا شەڕ سێمانگەیش توا بوو لە سنا بە دوای شەڕ سێمانگە و حزب دموکرات مەقەڕی دانیە هێشتا دەفتەرێکیی نەو لە سنا ئەوە تا ئەو حەدیچە دەفتەرێک ئاشکرایەوە ممکنە هەوادارگەرێکی بووی وەک بۆ نمونەیەژم فرە کەسگەر ناگەرنەوە فرە کەسگەر هەوادار بوون تەک حزبە ممکنە ارتباطی چیان بوو یا بە قەوڵێک لە شانەگەر حزبیا بووێتن بەڵام دەفتەرێک ئاواهنگیانە و تا ئینکە گیانبەختکردو دکتۆر قاسملوو هاتەو لە ئێرانە هاتەو لە کوردستانە بەرحاڵ لە مەهاباد و دەستی پێکرد و دەفتەر حزبی دامەزان و ڕێکخراوەکەی دروست کردەوە کردی بۆ شتێکە لەمە دوام بەڵام سازمان چریگەل هەر لە زەمان کۆنەوە بوو و ئەو وەختیچە سەردەمی بوو بۆ جوانگەرێک وەک من لە وەختا هەستت چەپبوون کۆمونیست بوون یا کەتێ سوسیالیست بوون هەستێک بوو گەرم و گۆڕ تەنیا ئالتەرناتیڤێ بوو لە ساحەی سیاست دنیا عەرزە ئەندامیە کرد جێگای وتنی بوو قسەی بوو بووتن نە تەنیا لە ئێرانە لە ئامریکای لاتینا بوو دوای ئەوە لە ئاسیای شەرقا بوو لەمانە لە کل ئەمە لە وڵاتگەرە حزبگەر کۆمونیست قسەیان بوو بووتن ئیسە چە بە سوورەت مەخفی چ بە سوورەت ئاشکرا ئێمەیش وەکو جوان ئەو وەختە من بیرەوەری کو بۆ بگەڕمەوە ئەوەڵ کتێبێک دریا من خوێندم وەکو کتێب سیاسی کتێب ماهی سیای کوچولو سەمەد لێرەنگی تێگەی کتێب کوردی لە وەختە من لە ماڵ خۆمانە لە ماڵ باوکما باتەوە جوو بەوەی کە کوردایەتی تیا بوو حزب دموکرات بوون تەرەفدار حزب دموکرات بوون تاوان بەرحاڵ تەرەفدار بوون حزب دموکراتیاندا لە وەختەیە بەڵام هیچ شتێک ئابۆ شێوەیە کە وەک سازمانشتی گەل و چەپەکان بوویان لە دەستڕەسا لە لای ئەوانەوە نەو شتێک وانەو کە خەڵک جەزبی بێ کۆمەڵەیش کە ئازم کە لە خمەتە بە دوایە ئاشکرا بوو هەمزەمان لە تەک ئاشکرابوون یا لە تەک بەرحاڵ دەست پێکردن شۆڕش سەرکەوت بە شۆن 22 هەنا بنکەگەریکیان لە شارگەل کوردەواریە دانیا مەسەڵ لە سنا بەناو جەمعیەت دفاع لە ئازادی ئینقلاب کە ئەمە مناڵگەلە چۆن بێژم کەسانێک کە دەستیان بوو لە ناو کۆمەڵا و لە سازمان ئینقلابی زەحمەتکەشانە بوون ئەو مەخەرگالیانە دانیا بەناو جەمعیەت دفاع لە ئازادی ئینقلاب جەمعیەت دفاع لە ئازادی ئینقلاب پێکە هات لە هەم چەپ هەم ڕاست ئەوەی نەو کە مەسەڵەن هەر تەنیا چەپەکانی پیاوێ من وەک هەوادارێک سازمانشتیگەر وەک چریکێک لە ناو سازمانشتیگەرە ئامشۆی ئەنیشمە ئەکرد هاوساکەیشمان کە مسڵمان بوو ئەویش ئامشۆی نایەکرد کەسگەلێک ئەچووە ئێنا کە لە تەک شۆڕشا بوو لەناوە شۆڕشەکە بوو ئەوە نەوێت کە کەسگەرێک نەڕەسەن ساواکی ممکن بوونیت هێنا وەلی ئەوەی کە لەناو شۆڕشەکە بوو ئامشۆی نایەکە تا ئینکە دواجار بەقەڕ بەساح کۆمەڵا ئیعلام مەوجودیەتی کرد ئاشکرا بوو یەواش یەواش پەرچەمەکەی دانیا مەخەرەکەی دروست کرد ئەیتر ئێنەجمەوە بووە بوو بە شەڕ سێمانگە و بوو بە مەخەر کۆمەڵە و کۆمەڵا ئاشکرا بوو هاتەمەیان بەلەوە شتێک بۆ ناوەنەوە کە کەسانێک وەک من جەزبێت بە دوای ئەویچا بەرحاڵ داستانی خۆی هەست لە خزمەتان بەڵێ پەیوەندی ئێوە کەسانی وەکو ئێوە کە لە کوردستان ئەندامی سازمانی چریگەلی فدایی بوون پەیوەندیتان لەگەڵ دوولایانی کۆمەڵ و دیموکرات چۆن بوو لە سەردەمەدا پەیوەندی دروستکردن لە دوای بەرحاڵ نەورۆز خوێناوی سنە و ئەو پەیوەندیە هاتە بەر ئەوانیش بەرحاڵ هات لە ساحەکە و لە ساحەکە وجودیان کرد ئەوە ئێمەی چین با تۆجۆ بە وەختەی کە شرایەتی ئازاد و دموکراتیک لە ناو شارەکانە حاکم بوو لەژێر فشار خەڵکە ئەمانە نەیانتوانی لە ئەو شتێکە گەڕێکیانە بڕنە دەرەوە یا ئینکە بە حەدێ خامبوون ئەویانە تیانە و کە بێژێ نە هەر منم تۆ ئیجازەت نییە بیت ئەو بێژێ منم هەر ئیجازەم نییە بێن بۆ نمونە نوێنەرێک سازمان چیگەل بە فارسی قسەیەک لە وەختا لە جیانە بێرو سلێمانی کە بەر مەسئولینەکەی بوو وەلی نوێنەر معموڵەن ئەو کوڕە بوو فارس بوو فارسی قسەیەکە لە هەیەت نوێنەراتی خەڵک کوردیشە یعنی شتەکان لەژێر
چاوەدێری خەڵکا بوو خەڵک لە ساحەکە بوو خەڵک وجودیان بوو ئەوانیش نیانەتانی گیان لەوەی کە خەڵکەکە ئێژێ شتێک کرد بسەمێنن بەسەر خەڵکە. بەڵێ ئەگەر بمانەوێت باسی ئەوە بکەین کە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی کە دژایەتی هەموو لایەنە سیاسیەکان کرا بە جۆرێک مجاهیدین وەلانەدرا حیزبی دیموکرات و کۆمەڵە ئەوانە وەکوم حیزب گەلێک ناسێنران کە دژایەتی سیستمی کۆماری ئیسلامی دەکەن و ئیتر با بڵێن قۆناغێک دەستی پێکرد کە شەڕ لە سنەوە ئەوانە هاتاراوە. چ ڕووداوێکی زۆر گرنگ بەلای ئێوە لەو سەردەما جێی سەرنجە کە دەبوایە حیزبە کوردیەکان کاریان لەسەر کردبایە و دۆخێکی وانە هاتبای ئاراوە؟ کاک جەماڵ، شۆڕش ئێران لە کاتێکە دەستی پێکرد و ئێمە بووین بە ساحەی و ئینقلاب و ڕژیم پاشایەتی نەما لە ئێرانە، ئاگاهی لە ناو خەڵکە ئاما فرەکەم بوو. کتێوگەر زانستی کتێوگەرێکە ئیمڕۆ ها لە اختیارە ئیمڕۆ هەست ممکنە هین ئەو تاریخیچە بێ لەویچە کۆنتر بێ نووسیاوێ لە دەست مردما فرەکەم بوو. بەسان ئەگەر تۆ بۆ نمونە ئێژم نەواری حەمە جەزامان ئێمە گوێچکایداوەمان نەزانی شۆڕشی گەورەمان کردە یا نەواری کوردیمان ئەگەر گوێچکادا پێمان وا بوو کەیتر چیشتمان نەزانیدا. بەڵام ئەو یعنی ئەو ئەتلاعاتە ئەو ئاگاهیە ئامە مردم نەیبوو نێزانی کە حزبەکانیش بەری نەون لەمە حزبەکانیش خام بوو حزبەکانیش ئەو ئەزمون و ڕینیانە نەوبوون. بەسەن سازمان چریگەر عملیات چریکی کردو لەوە خۆیان و تعدادێ محدود کتێو لە اختیاریا بوو کە ئێدا بێمە بیرخوێنینەوە ئەم حزبەکانتر من بۆ شێوە نازانم وەێ ئەو شتێکە لێم لەمە دواڕۆشتنەوە بوو حتا ئەوانیشیانە نەوە ئەسەن چۆن ئاوای پێهات بوو بە گەڵپێک ئاگر کوردەواری. من یەک شتۆ بێ ئەسکەم لای ئێمە لای خۆمان لە کوردەواریە لە بەرحاڵ ڕۆژهەڵاتی کوردستانە لە هەر شارێکە لە هەر گەڕێکێکە لە هەر کۆڵانێکە جەماعەتێک کورگەل خاص ئینسانگەل بەرحاڵ بەناوبانگ بوونە باعیس ئەوەیە کە ئەو خەڵکە کەفی دوایە ئیسە مەسەن ممکنە لە گەڕێکێکە ئەو کەسێک مەسەڵەن فلانە کەس میان خۆشناوێ بوو کەفتە تەک مسلمانەکان خەڵک ئەو گەڕەکە ئەتانم بێژم 50% بەشۆن ئەوە چوو بوو بۆ مسلمان لە گەڕەکەکەی منە مەسەن ممکنە حزب دموکرات کەسێک بووە بەناوبانگ بوو باوەڕکە ئەوە واقعیەتێکە بەناوبانگ بوو گشتمان کەفتی نشۆن ئەو لە فلانە گەڕەکە کۆمەڵەی خاص بوو کاسێق لەو مەحەلا بوو تو مەحەلەکە بوو بە هین لە بەرباخ نیە کاشوان بوو کە کۆمەڵا بوو تو مەحەلەکە بوو بە کۆمەڵە و تاکێک مەسەن هین حزبەکانتری پیا بوو. ئەوە بووە باعیس ئەوەی کە ئەو شتە لێنا سەر هەڵبا دوجار خەڵک بە ئاگاهی گەی دوجار خەڵک کتێوی دەستکە ڕۆشنەوە بوو کە من بۆچە بۆ نمونە ئێژم کەفمەتە کۆمەڵە کۆمەڵای جریانێکە ماویست نەکەفمەتە سازمان چریگەل یا من پرسیارم لە خۆم کرد دو ڕۆژ بەلەوە بێرو سلێمانی لە تارانە تیاچێت خۆی بخاتە خوارە لە ئاپارتمانەکە دو ڕۆژ بەلەوە لە لایەن مقلابە چاوان پێکرد وتم بێروز تەکلیف من و کورد ئەوێ بەچە لەم قەزیا من هەم بکوێنێ ئەم قەزیا بەشۆن ئەم شعابا بەشۆن ئەم گەورە حرەکەتەکە کریا تەکلیف من کوردی سەرێ بەشە حەقە تەعینە سەر نوێشکردن ئێژی دیانێشە ئەم پرسیار منە بۆ فرەکەس هاتە بەرەوە چەنە ناو دموکراتە چەنە ناو کۆمەڵە چۆن ئاگاهی یەواشیواش ئاگاهیە دریا بە خەڵک ڕۆشنەوە بۆ ئەوە بووە باعیس ئەو یانێ ئەو شۆڕشەکە لە کوردستانە دەستی پێکردنەوەن بە تارانەوە ئەوە بوو ئەوە باعیسی هەمزەمان شەڕ مەسەڵەن نەوڕۆژ خوێناوی کورسان پێشان بۆ وسیلەی ئەرتەش وای کرد بە شارە کێکێشای بە ئاگرا ئەمانە بووە باعیس ئەوەیە کە ئەو شارە ئەو شارگەلە یا منتەقەی بەرحاڵ ڕۆژ غەرب ئێران یا ڕۆژهەڵاتی کوردستان بوو بە کڵپەیەک ئاگر و لێساوە لە مخابڕ جمهوری ئیسلامیە بە عام 97% خەڵکەکە لە ڕۆژهەڵاتە ڕێی نەیبوو بە جمهوری ئیسلامی دەسوێتێکەوە 7% لە شارەکان ترا ڕێی ئەریاندا بە جمهوری ئیسلامیە لە کوردستانە بە عام تحریم کریا ئەو سێ دەرتیجە کەسکەری بوون مەسەڵەن پاسەبانگەرێک کە لە کوردستانە ماونەوە یاخەتێ ئەرتشیگەری بوون لە پادگانەکانە ڕێیانداوە لە خەڵک عام بنکەکان بنکەی ڕێدارەکان چۆر بووی چینەوە ئەمانە بوو باعیس ئەوەی کە ئاوای پێ بێت سنە دەورێکی زۆر گرنگی لە ڕووداوەکاندا هەبوو هەیئەتی نەمایەندگی کورد چەند جارێک لەگەڵ نوێنەرانی دەوڵەت کۆبوونەوە
تاڵەقانی هات بۆ سنە چای بە مامۆستا شێخ عیزەدین و نوێنەرانی کورد لەو سەردەمەدا کە ئێوە بۆ خۆتان لە نێو ڕووداوەکاندا بوون و لە نزیکەوە ئاگاداری ئەم ڕووداوە نەبوون دەوری دوو کەسایەتی ئاینی زۆر بەرچاو بوو مامۆستا شێخ عیزەدینی حسێنی و کاک ئەحمەدی موفتیزادە کەم خۆشە باسی ئەو سەردەمەمان بۆ بکەی دەوری کامیان زۆر پۆزیتیڤ بوو دەوری کامیان نەگەتیڤ بوو و جۆرێکی باسی لێوە دەکەی کاک جەماڵ دەوری کەسانی ئاینی وەک مامۆستا شێخ عیزەدین یا وەک کاک ئەحمەد موفتیزادە ئەمانە لە کۆنەوە بوون ئەمانە لە کاک ئەحمەد کەسێک نەو کە تازە هاتوێتە ناو جریانەکە کاک ئەحمەد موفتیزادە یا دارولخۆی و دارودەسەکەی بەرحاڵ کەسانێک زۆر بوون لە دەمێ مێژ بوو ئەوان خەریک بەرحاڵ فعالیگەل خۆیان بوون وەک ئەخەوان موسلیمی هەم لێستا هاوتری بوو یا هاو زەمان لە تەک جریانگەل فارسا لە ئێرانە ئیسلامی لە ئێرانە لە شاگرترا ئەمانیش حرەکەتیان بوو ئەوە ناتوانین پایپیا بین و دقیقاً مەهین مامۆستا شێخ عیزەدینیش بەڵام لە پێشەوچوونیانە یاکەتێ لە جیاوابوونیانە کاڵفانی حزبەکان ئێمە بە بڕوایان بووە بەعیسەوەی کە مامۆستا شێخ عیزەدین بۆ گەرم و گۆڕیا بگرین ئەحمەد موفتیزا بۆ سادیەت بینە دواوە ئەوەڵین تەزاوراتێک کە ئەحمەد دارودەسەی ئەحمەد موفتیزا وەک مسلمان چوونە دواوە تەزاوراتێک بوو لە خیابان فەرەحا دەستی پێکرد لە وەسەدگەڵ خیابان فەرەحا شعار کۆمونیست و ئیسلامی دیە ئەوە بۆ باعیسەوە کە جیاوابێتەوە دەسوێتێکە حزبەکان ئەیانتانی هەروە کە مامۆستا شێخ عیزەدینیان کرد ئەمیش بگرن دروستە ئەم لایەنی بوو ئەم سەمتوسوی بوو ئەم لایەن ئەخوانی ئەگەر مقدارێکی شر وەلێ بە بڕوای من ئەکریا مقدارێک فرەتر وەزنی پێبن کە بتوانن کۆنتڕۆلی کەن و بتوانن نیکەن وەلێ لە مەجموعە هەردووکیان سەرچاوەی ئاینیان بوو و ئیسەیش بە بڕوای من ئیسەیش هەر جێگایان هەست بەداخەو لایەنگەرگەل ئەحمەد موفتیزادە یاکەتێ ئەو بیر و باوەڕە ئیمڕۆ سەلەفی لێکردکەسەوە ئیمڕۆ سەلەفیگەل جێمەترسی دارودەسەی ئەحمەد موفتیزا لە وەختاوەکی ئیمڕۆی سەلەفیگەل نەوت ترۆریان ناکرد بەرحاڵ ئەوان بۆ خۆیان چۆن بێژم بەحسێک تریان بوونەوە ئیمڕۆی سەلەفیگەل بۆم تونوتیژیە وەلێ ڕەوڵ خاستیان گەڕان هەردووکیان هەم لە هەیەت نمایەندەگیە بە تایبەت مامۆستا شێخ عیزەدین بە پشتیوانی کە کۆمەڵە کردی لێ بە بەرحاڵ هاو دەنگی کە حزب دموکرات تێکیا بوو بە هاودەنگ توانی ئەو خەلەکە لە هین ئەحمەد موفتیزا بوو ئەو جێگەی بگرێتەوە بۆ نمونە وەختی هات بوو کورسان تەزاوراتێک 100,000 نەفەری یاکەتێ لە 100,000 نەفەر بان لە شارێ وەکسنا بە دوایەوە بوو کە لە قۆرسان تایلا لەسەر قۆرسان تایلا لەسەر زیارەت معینی ئەوانەوە ئەو وەڵی نوتقێکە کردی لە شارسنا لێ نابوو کە خەڵکێک ئەو نەڕژیا و کە کەس نێزانی ئەم خەڵکەلی کوێنەوە هاتکە و چۆن بووگە ئەوە بووە باعیسەوەی کە ئەحمەد موفتیزا حەساوێتە دەستی کە بیرۆکەکەی ئەو جێگەی نییە بیرۆکەکەی ئەو ئەڕێتە قاڵ بێتن کە هەروایش بوو ئیتر لەوە دووە زدیەتی ئەو عەلەنیە بوو ئاشکرا بوو کە زدیەت بکات و بەرحاڵ فرێک کارگەریان کرد کە نەمەشیارگیان کرد بەڵام ئەو جۆری کە باز دەکرێت مامۆستا شێخ عیزەدین زیاتر لایەنی نەتەوەی بەراوە گرنگ بۆ پرسی نەتەوەی لەگەڵ کاربەدەستانی تارانی بەردەوام وروژاندووە لە بەرامبەردا کاک ئەحمەدی موفتیزادە باوەڕی بە نظامێکی ئیسلامی هەبوو پێی وابوو پرسی کورد لە چوارچەوەی کۆماری ئیسلامیدا چارەسەر دەکرێت بۆیە ئەو نوێنەرانی کە لە تاراندا داهاتن هەم مامۆستایان دەدی شێخ عیزەدینیان دەدی هەم لەولاوە لەگەڵ کاک ئەحمەدی موفتیزادەدا دەنیشتن ئەم دوو گوتاریە زەربەی لە بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان نەدا چۆن نێدا ئەرزم کرد ئەحمەدەکان مامۆستا شێخ عیزەدین وەکو ئینسانێک ئاینی بەرحاڵ ئیسلام سیاسی نەئەدی بەڵام ئەحمەد موفتیزا و بیرۆکەکەی ئەخوان بوون ئەوان ئومەت ئیسلامیان ئەدی ئومەت ئیسلامیش بەرحاڵ دیارە لە ئەوەی کە ئێران ئێژێت ئەوەی کە وەلایەت فەقیه ئێژێت لە تەکینەکەیما جیاوازیگەری کێز بەڵام ئەم وەکخۆی وەکو ئەخوان ئێدی سیاسی ئێدی قەزیەکە ئیسلامی بەر لە کورد بوون ئەدی ئێوت من لەبەرا مسلمانم دوایەوە کورد بەڵام مامۆستا شێخ عیزەدین دەها جاروتی کوردن اینجا مسلمان ئەم دوو جیاوازیە بوو و زەربێ فرێکی دانێ زەربەگەلێکی زەربێ کە
بۆ چۆن بێژم شارسنێ کرێ دوو بەشەوە بە سەراحەت کردە دوو بەشەوە برای لە مەقابڵ برادانیە هەر ئەو بۆ چوون ئەحمەد موفتیزادە هاوسا لە مەقابڵ هاوسادانیە شتێک فرە ناشیرین و ناحەز بوو ئەو لەو سەردەماوە دومەڵێک لە ناو ئەو گۆشتە شیرینە دەری سەری دەرکرد و بوو بە دومەڵێک چرکی ئەو سیاست ئەحمەد موفتیزا لە کوردستانە. بەڵێ ئەگەر بینە قۆناغی دوای ئەوەی کە حیزبەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبان کۆمەڵە و دیموکراتوانە ڕویان لە ناوچە سنوورەکانی نێوان باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان کرد ڕژیمی کۆماری ئیسلامی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی داگیر کردەوە بە باوەڕی ئێوە دوای ئەم ڕووداوانە دەکرات چ شتێکی دیکە بکرێەوە ئایا حیزبەکان دەیانتوانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بمێنەوە خۆراگری بکەن و ڕۆژهەڵات بەجێ نەهێڵن یان ئەو کارێکی ئەوان کردیان باش بوو بۆی پێش بە قەتڵ و عامی خەڵک نەگیرێ چونکە ڕژیمی کۆماری ئیسلامی دیسمان لە هەموو شار و شارۆچکەکان و لە گوندەکان دەستی بە کوشتنی خەڵک کرد ئێوە ئەو پاشەکشەی هێزە کوردەکان چۆن هەڵدەسەنگێنن؟ کارجەوە هەروە پێشتیش ئەرزم کرد حیزبەکان ئێمە عام حزبگەلی بوون خام سەرکردایەتی حزبەکان لەو سەردەما خام بوون یادی بەخێر کاکتێفور بەتحایی 5-6 ساڵەمەوە بەر لە فرانکفورتە داوەتمان کرد بۆ یادی 36 ساڵەی شەڕە 24 ڕۆژەی سنە لە قسەکان یا شتێک جالبی بووێت کە وەکی لە گوێچکەم هەمیشە ئەزمێتە وتی ئێمە ئەو نەخام بووین لە وەختا تواو شارەکان و دوای ئەوەی کە مربوط بە ڕۆژهەڵاتی کوردستان بوو بەحاڵ مەبەستی لە سنەوت ئێشتا دوو پارێزگای کرماشان و ئیلام وان نەبوو لەو حەدا نەبوو بەڵام ئەو بۆ سەختیشە نەوە ئیسە هەست ڕەحەتە لە ئیسەین بوو ئەیوت بەدەستمانەوە بووگە هەر لە کامیانەوە تا ئەگەیتە خۆی و ماکۆ ئێمەمانە بەدەستمانەوە بوو خۆمان حاکم بووین خۆمان حکوممانە کرد خۆمان هەچی کارە دادگای هەچی شەوەدەست خۆمانەوە بوو نوێنەرمانە هەنا ناڵیانەوە لە حکوومەت ئیسلامی بۆ ڕزای خوا بێ خودمختاریکمان پێوە ئەگەر خودمختاریمان بە 26 پێنای بە 8 پێ پێمان ئەگەر بە 8 نای بە 6 پێ پێمان ئەگەر بە 6 نای خودگەردانیکمان پێوە یعنی ئەمە نوعێک سەرلێشیویایی بوو لە بین ئێمە بوو نوعێک خامی بوو لە سەرکردایەتی کووردا بوو بەڵێ بە بڕوای من حزبەکان ئەیانتانی بنێنەوە حزبەکان بەڕەحەت ئەمانەوە هەر ئەو شارە شار خۆمان بوو لە ئێمە بەرحاڵ هیچ ئاڵوگۆڕێکی بەسەر نهاتوو 24 لە سناش دفاع کردیان لە شارسنە ئاو لە ئاوتەکانی نەخوارد یعنی بە بڕوای من ئەگەر حزبەکان چەند ڕۆژتیش ئەیانتانی بمێنەوە 20 ڕۆژ تریش مایش ئەمانەوە جمهوری ئیسلامی لەو قودرەت و قەوارانەوە بەڵام حزبەکان ئێمە پلان و بەرنامەیانەوە حزبەکان ئێمە ئەو هینیانە هەست بە مەسئولیەتە کە ئەشی بیکەن نەیان بوو یەکێک لە مشکڵەکان ئێمەش لەو کاتە بەرحاڵ چۆن بێژم هێشتا ئەو هەستن نەتەوایەتیە لە ناو کووردا خەشەم خۆی نیشان نەدابوو ڕێک ئەو شتە نەو لە ناو خەڵکەکە ئەگەر لە ناو خەڵکەکە ئەو شتێکە ئیمڕۆ هەست ئەو هەستەکە ئیمڕۆ هەست ئەو ئاگاهەیەکە ئیمڕۆ هەست من متمێنم خەڵکەکە خۆی نێش هەرچەند ئەو وەختیشە خەڵک متباعیەکرد لە شەڕەکە بەڵام سەرکردایەتی هیچ پلانێکینەوە هیچ بەرنامەیەکینەوە هەتا بۆ کێشانە دواوەش نەیان بوو حتا بوو کێشانە دواوەش نەیان بوو من بیرەوەری کردەوە گەڕمەوە ئاخر ڕۆژ کشاس نەچۆ کریا من زەخمی بووم لە شەڕەکان 24 ڕۆژەی سنە زەخمی بووم هێشتا نەکەفتم بۆ سەرپا حەساوی بتوانم بڕمە ڕێگا دۆسێک بە قادوشان دۆسێک و بە کۆڵ دۆسێک لە سنا لە ئەو وەختە تەنیا مەسیرێک کە باز بوو یا کەتێ خۆشترین شتێک کە باز بوو لە کوچکەڕەشەوە ئەڕوونە کوچکەڕەش و لە کوچکەڕەشەوە تیکەیەک فرە بوچکی بوو تیڕەسی بوو لە تووسنەوزەڕە و لەو تیکە دانەدانە دەرەچوون تاکەتێ ئەیان کردەوە بەرەوە منیش لەو تیکە ئەمتانی بەپای خۆم چوومە ئەو دێ و بەرحاڵ لە تیڕەسەکە دەچووم یادی بەخێر کاشوان دای سوورێنە مەخێمایی هەر چای پێم کەوتی بۆ کوێ تێرە دەرە ئاخر چۆن تۆ زەخمیت ڕێ بۆ کوێتی چاکەی مەگەرە خانێ خالت ئەم چوونە ئەچین ئێمە معلوم نییە بۆ کوێچین هیچ پلانێک نییە هیچ بەرنامەیەک نییە ئەمە ئەو سێمانەکە نییە بێژی دایک و تێبەشۆنتا معلوم نییە تاکەتێ هەفتێتە لە باوەڕێزان بینینەوە
یا کەتێ هەتا بێ لە باوەڕە زابینینەوە تۆ بەم زەخمی بوون تۆشی توڕی بە شوم پاپەدا منزور مەوەسەکە هیچ پلانێک نەو کەسێک نەو بێژێ بۆ کوێ ئەڕی چاکەن ئێوە خەریک چەند لەکوێنەوە ئەچن چۆن چوون یا هەماهەنگیک حتا لە بین حزبەکانە ئەو ڕۆژە کە چۆڵ کردیا هیچ هەماهەنگیک نەو لە بین حزبەکانە بنکەکان لە ناو شارە سەرگەردان بوون ئەم نێزانی کی ئەڕێ ئەو نێزانی کێتێ ئیمڕۆ ئەگەر قسە بکەی لە تەکسەرکردایەتی حزبەکانە ئێژن بوومان بەڕاستی نەو واقعیت ئەمرەوە بوو کە هیچ پلانێک لەوەی کە شارەکانیان دانەدانەدا بەدەسە و هەر لە سنۆبیگەکە لە کامیانەوە کە ئەوە شوێن بوو دریا بەدەسە و جمهوری ئیسلامی گردی هەتا کەتێ هات چووە ئاخر نقطەکەی کە بەرحاڵ ئەو کێفگەل سەردەشت و بانە و نازانم مەریوان و ئێنەگەلە بوو مەرزەکەنەوارە مەرزیەکە هەتا چوونە ئێنە نەیانزانی چۆنەشن دواوە هیچ پلانێکیان نەو هەتانە بێ پلان چوونە دواوە هەتانە لە ئینشا بوو بە شەڕ ناوخۆی و براکوژی ئەو بوو بۆ قەزیەکە بابەتێکی زۆر گرێکتان باس کرد کاویش بێپلانی حیزبەکان بوو لەو سەردەمەدا ئەگەر بمان هەیە بینە سەر ئەو قۆناغی ئێستا لەم سەردەمە دوای 40 ساڵ داگیرکاری ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە دۆخی حیزبەکانیش جەنابەت ئاگاداری 2 دیموکرات 3 کۆمەڵە و چەند حیزبی سەربەخۆی خواز و کۆمەڵێک کەسایەتی و هەسوراوی سیاسی هەموو قسە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن پلانێکەیە بۆ دوا ڕۆژی ڕۆژهەڵاتی کوردستان کات جەماڵ ئیمڕۆ ئێمە من بە بڕوای من لەم شەرایەت ئێمە کە نە دەوڵەتێکمانە نە وڵاتێک ها بەدەستمانەوە نە بوونەسێ لە خاکە بەدەستمانەوە هیچ حزبێ ناتوانێت کارێکە هەست نەتەوەی خەڵک ئەتوانێت کارکە حزبەکان هەرکامیان پلانیان هەست بۆ دەوڵەتداری بۆ ئەوەی کە حکوومەتێک کە بێدە دەستیان حکوومەتی تیا بکەن ئەمان پلان ئەویانە نییە کە دەوڵەتێک دروستکەن دەوڵەتێک داگیرکەن منتەقەیەک داگیرکەن لە هیچ ئەساسنامەیەک لە هیچ کام لە حزبەکانە بە کۆمەڵە و دموکرات و بە نازانم پاک و پەژاک و حزبەکان گەورە بچکانە و پلانێک لە ئەساسنامەیانە بەرنامێک لە ئەساسنامەیانە کە بێژن ئێمە ئەڕین ئەو شارە داگیرەکەین ئەو بەشە داگیرەکەین ئێوەی ئێنەی ئەیکەینێنە ئەیکەینە بەشێ لە ئێران فدرال داواکەین هیچیان نییە ئەوەیە کاکسیاهنگیر پرسیاری سەرەکی ئەوەیە دوای 40 ساڵ لە حکوومەتداری کۆماری ئیسلامی و دیتنی ئەم هەموو زوڵمەی کە لەگەلی کوورد دەکرێت بۆچی حیزبەکان تا هێشتا بیران لەوە نەکردوێتەوە کە دەبێت بە بەرنامە و بە پلان بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان آخر کار حزب نییە کات جەماعەوە ئەزم کە لەخمەتە حزب لە دەرەوەی چوارچێوەی وڵاتی لە هیچ کوێنێک لە دنیام ئەزمونە نییە کە حزبێک لە دەرەوەی چوارچێوەی وڵاتەکەی تانێوێتی کارێکە بەنەزەر من ئێرانی گەل شەورای گوزاریان دروست کردە ئێمە کوردی شێمانی بۆ خۆمان ئێمە کورد حتا ئەگەر بۆ فدرالیزمیش تەقالا ئاین کە من وەخۆم قبولم نیە چەندها حزبی پیچاکە داوای فدرالیزمەکە وەلێ وەکو تاکی خۆم ئەوش حتا ئەوانش کە فدرالیزم داواکەنەوە پلانیانە نییە شەورایکیان بێت گوزار بە فدرالیزم ئێران نییەسیان پلانێکیان نییە بەناو ئێژن فدرالیزمی دروستەکەی وەلی تۆ هایلە دەرەوە ئەشی پلانێکە بێ ئەشی بەرنامەیەکە بێ یا شەڕ ئەشێ بکەیت یاشێ ئەوە لۆبی دیپلۆماسیت قوی بێ کە لە سازمانگەر لێونەتەوە یا بتوانانی داوای بکەیت کەمان بەداخەوە ئەویشانە نییە فقط دانیشکن ئێژن ئەیکەین و جەماعەتی بەرحاڵ مشکلاتی خان مشکلات خاص خۆیرس هەستی نەتەوایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن دەبینی بەرز زۆر بەرزیوی میسەکان جەما ئەگەر دەستێک بێت یا ڕێکخراوێک بێت یا بەرحاڵ میدوارم ئەوەتە من بێساح دەموبووی ئەویشمە هەز ئەژنەوەم کە کەسانێک خەریکن حتا کارگەلێک ئەەکەن کارگەلێک ئەساسی خەریکن ئەەکەن میدوارم چۆن ئیمڕۆ وەز بە بڕوای من ڕۆشن فکر یاکەتێ نخبەی کورد لە ڕۆژهەڵاتە ئیمڕۆ هارە ئاستێک ترە بەرزە ئەگەر لە تاراوگا تواشایەکەی ئەگەر لە دیاسپۆرا تواشایەکەی یا حتا لە ناوخوا بۆ نمونە لە ناوخوا ئێمە لە شارەکانە ئامارمانەست کە دوکتۆر یا پزیشک بێکارمانەست ئەمە فرە جالبە ئەمە فرە دڵخۆشکەرە یعنی ئەو کەسەی کە دروستە ممکنە سەدحینەکەیشی لە حەد ئێران نەوێت لە حەد ئەوروپا نەوێت بەڵام وەلێ هەر لە حەدێکا هەست کە لە بێسەوالی دەرچوێ بۆ نمونەیەژم
لە بێسەواری دەرچووێ بزانێت چ ڕاستپی چۆنەکە 100% لەوە فرەتریشە لەوە فرەینترە چۆن بنیام ئەیبینێت ئەنعکاسەکەی لێرە بنیام چای دێکە دیارە خانەواتەکە خۆیان ئەیبینێت کە چەین گریکیاتە لەسەر فرەفرەبانە ئەیبینم بەڵام ئومیدوارم کە ئەو بەرحاڵ دەنگ بووە کە هەست لە ناو چۆن بێژم لێڵاییکە لە ناو تارماییکە تێتە دەرەوە هەرچی زووتر سەر هەڵبا و بکردێت ئەو دەنگ و ئاوازە یاکەتی ئەو شۆڕای یاکەتی ئەو پارلمانەی دەرەوەی وڵات یا دەوڵەتێک تەبعید ئومیدوارم کە بتوانن دروستیکەن و حتمەنیش ئێوە لە ئێستادا کار لەگەڵ کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان دەکەن ئەندامی ئەو حیزبن و لە هەمان کاتدا ئەندامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی جیهانی کوردن یەکێک لەو کەسانن کە لە دەرەوەی وڵات بۆ پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کاری سیاسی دەکەن و هەڵدەسوورن دۆخی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە دەبینین دوولایانی دیموکراتمان هەیە سێلایانی کۆمەڵەمان هەیە ناوەندێکی هاوکاری پێکاتووە دوولایانی دیموکرات و دوولایانی کۆمەڵە تێیدا بەشدارن کۆمەڵی حیزبی دیکەمان هەیە داوای سەربەخۆی کوردستان دەکەن بەگشتی دۆخی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن هەڵدەسەنگێنی کاک جەهانگیر کاک جەماڵ لەواچێت من جواب پرسیارەکە بەمەوە دواڕۆژ رەخنێک فبێتە سەرم وەلی هەر ئێژم ئەوڵە ناوەندی هاوکاری کوردستان ناوەندی هاوکاری حیزبە ڕۆژهەڵاتیەکان پێکات کرد لە دوو دموکرات و دوو کۆمەڵە ئەم دوو دموکرات و دوو کۆمەڵە چۆن باوەڕیان بە فدرالیزم هەستێکیان گریا لەژێر ئەو تەنیا شعارە ئەمان هەر لێنە حزبەکان ترکردن نیمتیا یا نەو بنتیا فرە کەس ئەژێ ئەشێکیشی بووێ کاکی گیان ئەو شعار سەربەخۆی یا چۆن نتوانێت بڕێتێنە و چۆن ئەوەیە قبووە وەختێک ئەویش بڕێتێنە ئەوێتە فدرالیزم یا فدرالی خواز و ئەوی قبووە یا کەتێ جەماعەتێک هێژنەشێ پەژاکی ڕێگەڵدەیە کاکە پەژاک ئیسەی شعار سەرنگونی جمهوری ئیسلامی نەدان ئیسەیش باوەڕی بەوە نییە کە جمهوری ئیسلامی بڕۆخێ باوەڕی بەوەستە کە ێژێ ڕفۆرمێک بکەین و هەرحاڵ ئەو شایەتێکە بۆ خۆی داینیاگە و خەریکە لەسەریی کارەکات و هەزینێ فرێشی بۆ ئات گەرێکیەوە پیانەکە یعنی ئەو ناتوانێت لێنا جێ ناوێتەوە لەناو حزب کۆمونیست ئێتانی جێگە بێتەوە ئەویش بەرحاڵ حەقە تعینی سەرنوێشت معتەقە دەبێت بە جۆرگەلێک بۆ چەندەی کردگە ئەوە ئەویش جێگە پرسیارە و ئەویش جێگەی خاص وێست ئەوە یەک دوو بۆچە حزبەکان وایەن پێیان بۆچە بۆ بەم شێوە ئاو نەفرە بوونەسەوە ئێمە ئەوە ناوێت لە بەرچاو نەگرین کاک جەماڵ ئێمە لە تەک دوشمنێک قەردار لە تەک دوشمنێک فێڵباز لە تەک دوشمنێک کە هیچ شێک بۆی مهم نییە لە هیچ شێ دەست ناپارێزێ ڕوبەڕووی جمهوری ئیسلامی بە بڕوای من هەتا کەتی ئۆتاقخەو حزبەکانمان چووگە ئەگەر ئیشتبا نەکەم چەندین ساڵەمەوە بەر دە 12 ساڵەمەوە بەر لە منبە ئاوەکەی حزب دموکراتە کە وەختیشە بەیەکەوە بوون هەتا سەمی کردنا منبە ئاوەکەی وەرحاڵ جەماعەتێک فرێن مەسموم کرد و ئیسەی شەر ئاسارەکەی هەست یعنی جمهوری ئیسلامی تا ئەو جێگە چووگە بەرەوە لە شەو سەر ساڵی شەو چلەی پێرارەکە یا پسە پێرارەکە ئەو فاجعەیە خولقانوالە بەر لە ئینەکەی حەدەکار کردی ئەو جەماعەتیە لێنە دابەکوشت و ئەو انفجاریە کرد لەناو کۆمەڵەکانە لەوە تاقخەو جێگەر کۆمەڵی زەحمەتکێشانە ئەستەحەی کێشانە کاکڕزای فعلی لە کۆمەڵی شۆڕشکێرە لە بندەست دەفتەر مەرکەزیە و بۆمی گەورەی نیا کار ئەگەر نازانم بەتا کامراوتی چۆن کەشتیان کرد و چۆن بوو ئەگەر کەشتیان نەکرای و تەقیایەتەوە لایک لە کۆمەڵێتە خۆیان برداسانە یعنی ئەمە نیشاندەرەوەسا من بە بڕوای من ئایسەیج فرێک لە حرەکات حزبەکان بە فیت جمهوری ئیسلامیە یعنی فرە وەختکەل هاو قام ئەوێ لە تەکەوە مەجبور یەکەن مەجبور ئەوەن ئەو قامەک ئەوە شێبیگری هەڵی درێ مەجبور ئەوەنەوە مەسەن بۆ نمونە ئێژم بۆ نمونە ئەو ناوەندی هاوکاریە ئەکریا ناوەندی هاوکاری کورد بێ کوردی ڕۆژهەڵات بێ شعارەکەی لێلاوە ئیتر ئەو شەرتیە بۆ دانەنن کە حتممە نەشێ سەربەخۆ خواز بێ حتممە نەشێ فدرالیزم خواز بێ حتممە نەشێ چەبێنە ئێمە کوردی ڕۆژهەڵات لەژێر ئەما کۆبینەوە تا ئەنین ئەو وڵاتمانە بزانین چێ چاکەین لە وڵاتە پلانی بۆدانی قسە بکەین لێگە ئێمە نقطە مشتەرێکمانەش لێگە کوردی ئێرانیەکان یا فارسەکان چه گەرەکمان بێ چه گەرەکمانەوێت لە هیچ لایەکە و ئاوڕێکمان لێ نانەوە
ڕۆژێ دەنە فەرمانەی ئەیدام بکەن ڕۆژێ تە کۆڵبەر بکوژن ڕۆژێ 50 دانە ترۆر بێنە کوردستانە دانێکیان نیە بێنە جووە لە خاش و لە خراپە لە چەپ و ڕاستیان دەی پس ئێمە وەکو کورد با کۆبینەوە لە دەور ئەم ئەو کەلیمە کوردی کۆبینەوە بە بڕوایم ئەکریا هەمزەمان لە تەکەوا قسە بکریا گفتوگو بکریا دیالۆگ کریا کە بە نقطە مشترکی بگەیان ئەو کە سەربەخۆی خازە ئەم کە فەدرالیزم خوازە بە نقطە مشترکی بگەیان کە بیان توانێت ناوەندێ هاوکاری گەورە و پان و بەرینیان دروستکرا بەڵام بەداخەو دووبەشیان کرێزە بە بڕوای من ئەتوانم بە جورئەت بێژم ئەویشە فیتی جمهوری ئیسلامی هاتیە ئەو دووبەرێکی دروستکردنا جیا لەوە من شێتر ناوینان درستە بەو شعارە و هاتنە بەرەوە وەرێ شعارێکە کە بەرحاڵ حرەکەتێکە کە ئاو ئەکا بە ئاسیا و دوشمنە ئاو ناکام ئاسیا و دۆسا ئەیکا بە ئاسیا و دوشمنە کە ئەو خەری لێبێنێ ناڵە بێژێ تا حەزبێ کەس ئەو ئەژێ مەتانی نەچەک جمهوری ئیسلامیشان کارکەین و بڕێن ناخۆ حەزب بنووسین باشە یەک پرسیار هەیە ئەو هەڵسوکەوتێک کە کۆمەری ئیسلامی لەگەڵ حیزبەکانی دەکا بۆم دەتەقێنێتەوە کەسایەتی تیرۆر دەکا موشکباران دەکا هەموو کارێکی لەدەست دێ کۆمەری ئیسلامی بەڵام ئەو چوار حیزبێکی لە ناو ناوەندی هاوکاریدان داوای گفتوگۆ لەگەڵ کۆمەری ئیسلامی دەکەن ئەو بڕێگنامۆ نییە ئەو بابەتە کار جەماڵ ئەسەن بە بڕوای من گفتوگو بەشێکە لە مبارزە ناتوانانی جیاکەیتەوە من ئیناکە من مخالف گفتوگو نیم آخر گفتوگۆ لەگەڵ کەسێک لەگەڵ لایەنێک لەگەڵ دەوڵەتێک کە توی قبول بێ ئافرین گفتوگو تا گفتوگو فەرقەکە گفتوگو یاکەتێ مذاکرە لە هیچ شرایطێکان مخالفی نیم بەڵام تۆ تەکیا بیکەی بە بڕوای من ئەو گفتوگووە کەەوە ئاواژەتان پێکەوە میشەزانم قسەی کوێ ناکەی لە ڕۆژاکریاکە گفتوگویت نەوکەین جمهوری ئیسلامی بێ گفتوگوی بوو ڕێکخراوەی کە تەجروبەیەکی بوو گە لە یەکێ لە وڵاتگەلە ئەمریکای لاتینە پێوا بوو ئەمیش هەر ئەوەسە جمهوری ئیسلامیش ئەو هەر ئەو ئەوانە کە توانێت کاکە پێوانەوە کە جمهوری ئیسلامی 1001 پای هەست 50 حەبی خوارەوە لە جێ ئەو لایەنە چێ نازان ناوەکەم دەفکۆ چوو بە ڕێکخراوەیەکە نۆروژی کار بۆ ئەوانە ئاکات کە لەم بەرحاڵ شەرگەل ناوخۆی وڵاتگەلا تێت چۆن بێژم مۆقعیەتگەلی دروستەکە بەرنامەگەری دروستەکات بەرحاڵ پوڵە سێنێ ئەو مامەڵەی پێوەکە ئەو بەڵام دەگوترێت لە سەردەمی هەڵبژاردندا زیاتر ئەو پرسانە دەوروژێندرێ و بۆەوەی خەڵک هام بدرێ کە بەشداری لە پرۆسی سیاسیدا بکرێ و شتێکی ئاوەش باز دەکرێت لە نۆروێژا لە وڵاتێک وەک نۆروێژا کە وڵاتێکە پاوشای وڵاتێکە ئارام وڵاتێکە 40 ملیۆن نەفەر جەمعیت ئەو ئیمکان فرە زەعیفێوی لە من بەبەستم هەڵبژاردنەکان لە سەردەمی کۆمەری ئیسلامیدایە بۆ نمونە کە ئەوە دەبینن کە هەڵبژاردنێک لە پێشە زیاتر پرسی دیالۆگ دەوروژێندرێ من بۆ نبینم چۆن جمهوری ئیسلامی ساڵیان ساڵە ئەیژێت کە کوردێک نەما ساڵیان ساڵە ئەیژێ حزبێک نەما بەس نایت ئەو شتە خۆی بیکار یعنی ئەگەر بیکردای دوو دەحە لە بڵنگەکەی خۆی و ئێوت ئەو کارمانە کردە یەک دەحەیش بۆ نمونە ناوی نەبێت یەک دوو دەحە لە زەریفیان پرسی وەزیر مخارجەیان هەرم شتە بەنەوە گەلێک زیرەکانە لە ژیری دەرچ و جوابێکی نەداوەکە ناویان بووە وتینە هەر ناوگوتی مذاکرە ئەمە هەمیشە مذاکراکەین هەمیشە خەریک مذاکرەی تەکیە نەیوت تەکیا مذاکراکەین متوجه یعنی حکم جمهوری ئیسلامی ئیمڕۆ خۆی فرە بەرسی لە وای بینێ و بە نظر من حەقیشیە چۆن ئەمان خۆیان ئەو نەبووچکەوە کردگەسەوە ئەو نە چوونە حاڵەت زاف وتم ئەو نە ئەوان ڕخنەیان هەست لە ناو حزبەکانە چ لە کۆمەڵە چ لە دموکرات چ لە پاک چ لە پژاب چ لە ماڵەکەی من لە ماڵەکەی خۆما کە من وەک هەوادارێک ئەو نە ئەو نفوزی هەست ئەو نە جێگە و پایگای خۆی کردگەسەوە کە قەشەنگ ها بەدەستی و کێ چاکە و کێ چۆنە اصلا نمونەی بوچکە بێ لەو مذاکرە لەو مذاکرە باوەڕم پێکە تەرەفگە لە مذاکرە نەچوونە ناو جێگەکە دانیشن لە ئەوروپا هینیان بەرزەوە بوو کە فلانە کەس و فلانە کەس خەریکن بە سوای فلانە ماشینە ڕمە مذاکرە مەکێکە منێک کە لە تەک ڕزای کعبیە بوو 2 ساعات بەلەوە ئەوە مناوە تەکە ئەمەی خانی زادان بوو 3 ساعات لەوە خۆن ئەو مناوە یا ئەو تەک فلانە کەس حزب دموکرات هەبوو ئەوێ ناوە لە لایەنێکەوە ئەوێژیا کە هەڵیەشیونی تێدەسی پێوەرا بە ناوگەلێک ئەم سەر و ئەوسەری پێکا کایەتە کاکە بە بڕای من ئەو جمهوری ئیسلامی چەند شتی هەست وەک تەقیە وەک مەسلحەت نظام مەسلحەت ئەمانە چ گەلێکەکە ئەو بە حەچی جۆرە ئیسرائیلەکان دەتەکێنە ئێمە بەڵام
بەو دەستکورتی خۆمانە یا ئەو کە چۆنی خۆمانە ناتوانین ئیسفادەکەین و هیچ خەڵکێکی وەرناگرین بەرحاڵ ئەڕینە پای مزاکرەکە بێ ئەوەیە شتێکیشمانێ بزانین. جهانگیر ماوەی 30 ساڵە دەسەڵاتێکی کوردی لە باشووری کوردستان دروست بووە و دوو پارتی سەرەکی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی گرنگ و ئەساسی دەجێڕن لە بەڕێوەبردننی ئەو حکومڕانیە. کاریگەریەکانی باشووری کوردستان لەسەر حیزبەکان و لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان چۆن هەڵدەسەنگێنی بە چاک و بەخراپ؟ کاک جەماڵ بە بڕوای من حیزبەکان ئێمە مایە فرایاندانیا بۆ باشوور بە بڕوای منیش ئەشێ هەموو کوردێک هەموو کورد چوار پارچە وەک گلێنە چاو بیپارێزین بە هەموو خاسوخراویەوە بیپارێزین کە لە دەست دەرنەچێت نە ئەوەی کە گەندەڵیەکەی قەویکەینەوە نەوەی کە گەندەڵیەکەی زیاد بکەین نا من مەبەستمەوەسەکە نینەوە دەست حکوومەتێک داگیرکەر وەک عەرەب وەک بەغا یا وەکو هێن ئەوان بێنەوە سەر لێنا حکوومەتکەن بە هەموو خراویەکانیشیەوە من ئێژمەشی حرزیکەین شتێکە واقعی و شتێکە دوو لە ئەنتزار نییە ئەگەر پارتی لە تەک تورکیا بێتی یا لە تەک ئێرانە بێتی یا یەکێتی هەر بۆ میزانە شتێک دوو لە ئەنتزار نییە. وڵات ئێران هاوسایە تورکیا هاوسایە ناتوانێت بە بێ و ئێران و بەبێ تورکیا باشوور خۆی بژینێ بەڵام سیاسەتکردن لێنا مهمە کە چۆن بێژم بەداخەو لە لای ئێمە چۆن هەرچیشتە تێکڵاوەکەن هەرچیشتە قاتی ئەوێ هەرچیشتە لە هیچ شتێک لە جێگەی خۆیانە ئەو دوو حزبە نەیانتوانی ئەو جایگا و پایگا خۆیانە محکەمەوەکەنەوە یاکەتێ پلان و بەرنامەی حزبیەکەی خۆیان بۆ نمونە پارتی کە حزب نەو پارتی وەکو عەشیرەیەک وەکو تایفێک لە سەردەمێکە کە بەشۆر کۆماری ئیسلامیە وەوەیە کە ناو حزب دموکرات تێک نەچێت و نەستێرگێ بە تاریخ ئەو ناوی هەڵگرت وەلا ئەو حزبنی عەشیرەیەکە هەردیسیچە زۆربەی زۆر لە ماڵ بارزانی هەر لە سەرکردایەتیەکەی ئەوە خەریکنەوە بڕۆ بێ ئەوەی کە لە تەیە پرۆسێکە ئاخر حزبی بوون تۆشی پرۆسێک تێکی تا بڕیدا بی بە چۆن بێژم عوزۆ هەتا بە عوزۆ حزبەکەیش گەرەکۆبی ناونووسی نییە تۆ بڕی ناوخەت نووسی وەک مەکتەب بێژیەوە من ئەیتر چوومە مەدرسە و مەدرسەی ئەشێ تۆ پرۆسێک تێکی تاکە دێبتانیەوەی ناو حزبەکە و شتێکە من وەکو هێن فێرکردیان وەکو دەرس بێژیا پێم بەڵام ئەو جۆرە ئەشێ بەرنەبەرە و نەچوونە بەرەو و دوای ئەویچە باشوور یاکەتێ کوردستان بەعام ها لە منتەقەی سەوقولجێشیە ئەشێ سەرکردایەتی کورد بە بڕوای من هەمیشە لە هەر چوار پاشەکەی بتوانێت سیاست کات تاکەتێ لە ناو ئەو گەلە گوردا کە دۆرمانی گرگە خۆی بێتە دەرەوە بەڵام بەداخەو نەیانتوانی ئەو ئەزمونە خاص بپارێزن نەیانتوانی ئەو ئەزمونە خاص بۆنە بەرەو و دشمنیش بێکاردا نەنیشکە جمهوری ئیسلامی من پێم وانییە بۆ ڕەحەتیە مەسەن فرە کەسێژێ تورکیا هێزی هاورگە ئێنە جمهوری ئیسلامی نەیاوەرگە کاتی گیان جمهوری ئیسلامی بە لۆکە سەرمانی بڕگە و خەفەمانی کردێتتر هێشتر هێزی بێکێ بکوژێ ئەوە هێزی هاوروواکە تێ لە دەواازەی کۆیە دەدوازای پێشمەرگەی حەزبی شەید کرد گیانیانی لێسن. کاک جەهانگیر کۆماری ئیسلامی لە هەموو لایەکەوە گەمەرۆ دراوە گوشاری دەرەوەی لەسرە لە ناوخۆ خەڵک ناڕازین لە بەڕێوەبردننی ئەو حکوومەتە لە ئەگەری هەر گۆڕانکاریەک لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان چه چاوەڕوانیەک لە حیزبەکان دەکرێت؟ من چاوەڕوانی ئەو تۆم لە حزبەکان نییە کاژەوە من چاوەڕوانیم لە نخبەی کوردست نخبەی کورد ئەشی ئەو حرەکەتە بکە حزبەکان ئەتانن بڕنە سەر میراس ئەتانن بڕنە سەر شتێکە دروست ئەکردگیرێنە حزبەکان ناتوانن مەبەستان لە نخبە خەڵکی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە یان نخبەی کورد لە دەرەوە هەردووکی بۆ نمونە ئەلان حزبەکان بۆ نمونە حزبەکەی من کۆمەڵی زەحمەتکەشان بڕێتەوە ناوخۆ من پێم وانی هیچ پلانێکمان نییە بۆیە کە دەوڵەتداری کەین یعنی ئەو پێتان وایە گۆڕانکاریە گرو بدە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بچنەوە ناتوانن ئەو ناوچەیانە بەڕێوە ببن بەڕێوەبردن ئەزانی چۆنە کار جەماڵ بەڕێوەبردن وەگەڵەوەی پارتی و یەکێتی لە دوای ڕاپەڕین کردێن ئەوەیە یا بەسەرتی چۆن ئەوان
ئەوان بەڕێوەبەر نین حزب ئیمڕۆ ملیشیا یا چریک یا پێشمەرگە ئەو دۆرەیە نەدیگە ئەو ئاموزشیە نەدیگە دەوڵەتداری سیاسەتە دەوڵەتداری فەنە دەوڵەتداری علمی گەرەکە ئەو چاڕی کردە بە ئەسلحەیەکەوە بە شەڕێکەوە بە ئەزمون پێشمەرگایەتی و ناتوانێت دەوڵەتداریکە بەڵام بۆ ئەوەی کارەساتی گەورە ڕوونەدا بۆ نمونە سبەنێ کوشتار ڕوونەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان هێزەکانی ئازەربایجان و تورکیە نێنە ناو ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەگەری زۆر شت هەیە یان هێزی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان داگیر نەکا کە بانگشەی ئەوە دەکرێت گوایە کۆماری ئیسلامی دەهەوێ ڕۆژهەڵاتی کوردستان ڕادستی هێزێکی کوردی بکرێت هەموو قسەی کە دەکرێن پێویستە ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان بیر لە هێزێکی یەکگرتووی پێشمەرگە بکەنەوە کە سبەینێ نیشتمان بپارێزن ئەمە بەحسێکتە بڵێ ئەمە بەحسێکتە نخبەی کورد ئەشێ ئەو کارەکە نخبەی کورد ئەشێ بەرحاڵ ئەو کۆبەندە لە بین حزبەکانە دروست کات ئەو هێزی پێشمەرگە ئەو یەکیەتیە یاکەتێ ئەو باشەوە نخبەی کورد بەردەوام هاواری ئەوە دەکات کە حیزبەکانی یەک بگرن خاوەن یەکگوتاری تۆنە کار جەماڵ ئێمە چۆن گوتم پێت های لە تاراوگات لە ناوخۆ بڕیاگین ناوخۆ دەسی لە ئێمە بڕیاگە بەرحاڵ دووری و فاستێک دەبێنە هەست بەڵام هەر هەست دەنگوبووی ئەوە هەست ئەو حرەکەتگەلا هەر بێ بەرحاڵ نەوێ سیاگە نەمردگە گیانی هاتیە مطمئنن لە فرێش دوور نییە ئەو شتێکە پێشتێ وەلێ من مطمئنم لەوەی کە حزب کوردی ئەوەی کە ئیمڕۆ لە ساحەکە هەن ناتوانن دەوڵەتداریکەن تا کەتێ نخبەی کورد و خەڵکی کورد لەگەڵیان نەوێت ئەو ناتوانێت یعنی ئەگەر ئەمان قەراربێ بیکەن شتێک کە لەوە لە باشوورا کریا لەوە زیاتر نییە یعنی من بۆ باوەڕم کە حزبەکان ناوێت دەست تێوەربەن لە دەوڵەتداری تا دەوڵەت دروست نەوێت دەوڵەت دروست کریا بەرحاڵ شورای انقلاب شورای گوزار هەر کەسیان چیک ناوی ئەنن تا کەتێ ئەوە دەوڵەتێک یا کەتێ منتەقەی یا کەتێ ئەقلیمێ هەر شتێک ناوی ئەنن تا ئەوە دروستنەوەی حزبەکان بە بڕوای من ئیجازە ناوێت پیام درگێکە ئەو کارە بکەن یعنی بێژی حزب دموکرات بڕێ مەهاباد بگرێت کۆمەڵە بێ سنە بگرێت فڵانە حزب بڕێ فڵانە شار بگرێت هەر ساڵ 58 و 59 دوارە وە دەریانەکەن و بەڵام لەگەڵ ئەوە هەی کە هەر هەمویان دابنیشن بەرنامەیەک و پلانێکی ڕێکوپێکیان هەبێ ئەگەر سبەینی ئاڵوگۆڕەیەک دروست بێ بتوانن لە ڕۆژهەڵاتی کوردستان کاری هەڵبەش بکەن کاک جەمال ئەگەر نێکن پێ خەڵک پێیان ئەگەر نێکن ئێکن پێ ینی خەڵک دەتوانێت ئەو دەورەی هەبێت خەڵکە تەسمیم ئەگرێ خەڵکە ئەرزم کرد لە بین قسەکانمان لە ئەوڵاو لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک باشوور نییە ئێمە جوان لە بیرمە ئەو کات کە حکوومەت بەرحال دەوڵەتی یەکەمیان دروستکرد یەکێتی بەشۆن دوکترێک ئەگەڕیا بووی لە دەرەوە بووی لە تاراوگا بووی وەلی ئەوە ئەرتباتەکە نەو کە بتوانێت دوکترێک بنێت بە وەزیرە بێداری بکە چەندێک ماتۆ ئەوە بوون تا دوکتێکیان تەیاکە بیکەنە وەزیر بێداری ئێمە ڕۆژهەڵات کوردی ڕۆژهەڵات ئەو مەرحەلەمانە تێکردگە ئێمە نین لەو مەرحەلا ئێمە خۆشبەختانە متەئەسفانە بەخۆشیە و بە ناخۆشیە و نخبەی کورد لە حزب بڕیاگە حزبەکان ئێمە لە نخبەیەکیان نییە حزبەکان ئێمە ئێڵە کریاگە ئەوەی کە سەری چۆن بێژم ئەجوێت بۆ ئەو کارە لە حزبەکان بڕیاگن سریک بەرحاڵ چۆن بێژم دەستیاندا بە دەور حزبەکە و کە حەق خۆیشیانە ئەتواننی جوابن چۆن هیچ شتێکتر نییە ئەو نخبەیشە خۆی نادێ خۆی عەزیەت کات بێت لە تەک ئەوە شەڕکات و شەڕیش ناکات قەشەم چووگە دانیشکە بۆ خۆی خەریکە لەم لاولۆلاو بە دوور لە یەک خەریک کاگرێکەکەن وەلێ ئەم دوور لە یەکە ئەو نەناوات هەست شتەکە هەست لە ئارا لە کۆتایی گفتوگۆکەمان نزیک دەبینەوە دیارە قسە و باس زۆرە لەسەر ئەو بابەتە بەڵام پێم خۆشە گەر تێبینیە کە لەسەر کۆی گفتوگۆکە یان قسەیەکە دەبێت بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ حیزبەکان لە دوو خولەکدا بیفەرمون پێش هەموو شتێک دەسۆ خۆش بێ بۆ گفتوگۆکە ئومیدوارم کە بینەر و بیسەری گوتوێژەکەیشمان کەڵکی لێ وەربگرێت ئەگەر لە شوێنێکی چاغراقێک کردوێ لە قسەکانمە ئومیدوارم بە
ڕێخنەیەک یا کە تێبێت خادێکە و من حاڵی بکەن تێبگەێن کە شتەکەم وانە بووە و دوای ئەویشە داواکەم لە نخبەی کورد داواکەن لە نخبەی کورد دەستبەن بە دەستیەکە و ژیان لە حزبەکان هاوتەریب دەتەک حزبەکانە هاوگامن و هاوقام دەتەک حزبەکانە یا بەجیا بە هەر جۆرێک لەم بلا تەکلیفیە و لەم ئاوارەگی و لەم بێدەرەتانیە بێنە دەرم ئەیتر ڕۆژ ئەوە هاتکە ڕۆژ ئەوە گەیگین بۆ مەرحەلەکە بێباوکین هەتیمین ئەشێ خۆمان حەساو خۆمان بکەین نان و ئاو خۆمان دەروێرین ماتۆ ئەوە نەوین کەس دەست پێ بەسەرمانە و نانمان پێبا ڕۆژ ئەوە گەیگە و هاین لەو مەرحەلەیشاکە و کارە بکەین ئومیدوارم کە ئەو شتە هەرچی زووتر پێ بکەین زۆر سپاست دەکەم کاک جەهانگیر و وەریانی بۆ بەشداریکردنە لەو گفتوگۆیەدا من لە ئاخر یەک چتر گەرەکمە عەرزکەم لە خەمەتان و کوردستان تریبوناڵ لەم پیشە و داواکەم لە خەڵک لە جەماعەت ئەگەر ئیجازەم پێ بێت کۆتا جەماعەتێک دەستیان دا بەدەستیەکە و ڕێکخراوەی کوایان پرۆژێکیان هەڵگرگە بەناو کوردستان تریبوناڵ داوا ئەەکەم کەسکەرێکە ئەسنادێک مەدارێکێک چۆن بێژم هەر شتێک کە لە رابطە لە تەک جنایەتگەل و بەرحاڵ کۆمەڵ کوژیگەل جنایەت جەنگیگەر دوای ئەوە لە رابطە لە تەک جمهوری ئیسلامی لە تەک خەڵکە کوردارکردی دێ بەلایەنەوە هەست بین اختیار ئەو پرۆژە و بەڵکو ئەو پرۆژە بگەینە مەقسەد پرۆژێکە کە پرۆژێک نەتەوەی و خەڵک ئیسفای توان دێکەن دەستەوە خۆش بێ مەمنونتن سپاس بەو هێوایە کاک جەهانگیر جارێکی دیکە زۆر سپاس بۆ بەشداریتان ڕۆژێ خۆش و سەرچاو